سەیری دڵی پیاوێکی وەکو پێشینەکانی خۆمان کە دڵی یعقوب عەلەیهی السەلام. یعقوب کە مناڵەکانی دێنەوە یوسفیان کوشتووە، ئەڵێ قال بل سولت لكم أنفسكم أمرا فصبر جميل. ئەڵێ ئەمە شەیتان ئەم شتەی لە دڵا جوان کردوون، بەڕاستی ئەبێ ئارامێکی بێگلەیی لە خوا. صبر جميل یعنی گلەیتیانەکەین، چونکە جاری دووەم کەێنەوە بۆ لای ئەم جارە یوسف ڕۆیشتووە 40 ساڵە یوسف نەماوە، لەدەستی دەرچووە. بنیامین ڕۆیشتووە، کوڕە گەورەکەی لەدەست چووە، مناڵەکانی ئێنە وەڵی باوکە ئەو وەزعەکەیەوە بخوا هەردوو براکەمان بەجێ هێشت و دەسەڵاتمان نەما دزیان کرد و گرتیان. دیسانەوە فەرمێ قال بل سولت لكم أنفسكم أمرا فصبر جميل. اینجا زانێ تاقیکردنەوەکی خوایە، اینجا ئەڵێ عسى الله أن يأتيني بهم جميعا. بەخوا دوعام کردووە، بەڵکو خوای گەورە هەمویانم بۆ بێنێتەوە. وتولى عنهم وقال يا أسفا على يوسف. دڵی پڕ بوو یوسفی بیرکەوتەوە، وتی دەستی شکاوم، بەس نابێ لای خەڵک گلەی لەخوا بکە. فتولى عنهم، خۆی کرد بە ژوورە، واسی لە کوڕەکانی هێنا. ئەنجا دەستی برس کردەوە. خوای گەورە بەزەیی بە پیرەکەما بێتەوە، خوای گەورە بەزەیی بە چاوەسپیەکەما بێتەوە، خوای گەورە بەزەیی بە فەقیرەکەما بێتەوە، خوای گەورە بە جارێکی تر یوسفم بەرەوە. ئەفەرمێ پێش ئەوەی کە یوسف بگاتەوە، خوای گەورە بەبایە کراسەکەی یوسفیان یا بە پیاوێک و بەرید وتیان ئەم کراسە بفرێنە بۆ یعقوب با دڵی خۆش بێ. هێشتا ئەو لە میسردا نەچوو بوو، ئەم لە شام بوو. خوای گەورە بەبایە بۆنی یوسفی بۆ نارد و فەرمی إني لأجد ريح يوسف لولا أن تفندون. بۆنی یوسفەکەم ئەگەر لێم نەشارنەوە. سبحان الله، هەر بەبا بۆ، چونکە ئەم شەو زۆر پاڕایەوە، زۆر دوعای کرد. لەبەر خوای گەورە نەیهێشت ئەو مەسافەی پێ بچێت تا کابراگاتە شوێنی خۆی و مژدەکەی پێدا، خۆی مژدەکەی بە جبریل و بەبایە پێگەیان. کە کابرا هات مژدەکەی یوسفی پێیاوتی یوسفی کوڕە ماوە. اینجا بیری کەوتەوە ئەم هەموو دوعایی کە ئەو بۆ یوسفی کردبوو، لە بیر ڕزگاری کرد، لە دەست ئافرەت ڕزگاری کرد، لە سجن ڕزگاری کرد. بەردەوام دوعای ئەم پیاوە چاکە موسڵمانە پێغەمبەرە بووە کە یوسفی ڕاگرتووە و ئەو پلەپایی دەستکەوتووە کە بۆ بە مەلیکی میسری ساکەنە عەزیزە. خۆ یوسف بەتەنیا بەخۆی بەوە نەبوو. ئەمە شەحنەکانی یعقوب بە بەردەوام لەم دڵە پاکەوە بۆی ئەنێرێ و ئەو لەبێ پێی گەورا بێ. بەڵام یعقوب دڵی خۆش نەبوو کە مژدەکەیان نایزانن بۆ. بە کابرای وت وتی یوسف لەسەر چ دینێ بەجێهێشت. ئێمە کەوتمان کوڕەکەمان لە ئەوروپایی قامەی وەرگرتووە، ئیتر مشکلەمان نییە. بۆ بە مەسیحی، بۆ بە گاور لە کەنیسەوەری گرتووە، ژنێکی هێناوە، هەرچیەکی کردووە، وازی لە نوێش هێناوە، بە ڕۆژوو نابێ. ئەڵێن کوڕەکەمان حیوانی بۆ سەر بڕین، کوڕەکەمان قامەی وەرگرتووە، جنسی وەرگرتووە، یەتەوە ئیشی دەستکەوتووە. ئێستاکەنە پێڵەن کوڕەکەت عەزیزە، لە ترۆپکی دەسەڵاتایە لە میسر. فەرمی یوسف لەسەر چی دینێ بەجێهێشت؟ فەرمی لەسەر ئیسلام بەجێهێشت. فەرمی الآن اكتملت النعمة، ئێستا نیعمەتەکە تەواو بوو، ئێستا خەفتم نەما. ئەگەر ئیسلام و مسلمان نەبوایە دڵەکەی تەمەنامە کرد بە مردووی بمبینایەتەوە. مادەم مسلمانە ئێستا تاوا دڵم خۆش بوو. اینجا وتی وەرە مادەم ئەم مژدە خۆشە و پێداوم، وەرە با منیش مژدەیەکی خۆشە بەمێ، وەرە با مژدانەیەکی خۆشە بەمێ. تەسەوڕەکەن مژدانەی یعقوب بۆ ئەم پیاوە چی بوو؟ لە میسرەوە هاتووە، ئەو هەموو ڕێگەی بڕیوە، بەبێ سیارە، بەبێ تەیارە، بە پێ، بە سواری، هەتا خۆی گیانوە، بە هەڵە داوان بۆ ئەم خەبەرە خۆشە با بە یعقوب. یعقوب ئێستا بێت چی باتێت؟ بەڕێی ئێوە پێغەمبەرێکی ئاخری زەمانە بێت چی باتێت؟ پێغەمبەرێکی زمانی خۆیەتی. هەموو جوولەکە لەو کۆتونەتەوە، هەموو جوولەکەنەوەی یعقوبن. فەرمی وەرە با منیش مژدانەکەی خۆمە بەمێ.
يك دعاء بوكم بلى اللهم سهل علي أو هون علي سكرات الموت خواي قورا جان كشان لسر سوك أم همو هولو ماندوبونا بو مجدانا كش يك دعاء بلى دعاء كش خواي قورا جان كشان لسر سوك ما بيخنبرا أزاني معنى جان كشان يعني شي ها أمانة دعاء بوبو بدراو لايان بوبو بهدية لايان بوبو ببخشش لايان بوبو بهموشتك لجياني أمانة